دیگه خاشزاهدان خبر داد این حمله تروریستی به شهادت تەقینەوە خۆکوژەکەی ناوچەی سیستان و بەلوچستانی ئێران جارێکی تر پەیوەندەکانی نێوان ئێران و پاکستانی بەرەو هەڵچوون و شڵەژان بردەوە. عمران خانی سەرۆکوەزیرانی پاکستان لە کاتی کەمپینی هەڵبژاردنەکەیدا بەڵێنی دابوو کە لە دوای سەرکەوتنی لە هەڵبژاردندا یەکەمین سەردانی دەرەوەی بۆ کۆماری ئیسلامی ئێران دەبێت. ئەم بەڵێنە لە میدیاکانی ئێراندا بە گرنگیەوە ئاماژەی پێدەدرا، بەڵام بە پێشەوانی ئەو بەڵێنەی لە کاتێکدا ئێران و سعودیا لە دوژمنایەتێکی ئاشکرادان عمران خان بەهۆی پێداویستی ئابووری وڵاتەکەی و هەبوونی نزیکەی 3 ملیۆن کرێکاری پاکستانی لەو وڵاتەدا یەکەمین سەردانی بۆ دەرەوەی پاکستان بۆ عەرەبستانی سعودی بوو. پاکستان لەم قۆناغا هەستیارەدا کە لە ژێرگوشاری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و هیندستاندایە نایەوێت پەیوەندەکانی لەگەڵ ئێراندا ئاڵۆز بکات، بۆیە زۆر بە نەرمی مامەڵەی لەگەڵ کەیسەکەدا کردو بۆ بەدواداچوونی ڕووداوەکە و هاوکاری لایەنە پەیوەندیدارەکانی ئێران شاندێکی ئەمنی ناردەتاران. هاوکات لەگەڵ ئەو کردە تیرۆریستیەدا لە دیوی پاکستان و لە ناوچەی بەلوچستاندا لەلایەن بزوتنەوەی جوداخوازی هەرێمەکەوە 6 سەربازی پاکستانی کوژران و ژمارەیەکی تریش بریندار کران. لە هەرێمی کشمیری هیندستانیش بەهۆی تەقینەوەیەکەوە 44 سەربازی هیندی کوژران و دەیانی دیکەش بریندار بوون. ئەمە لە کاتێکدا بوو پاکستان خۆی بۆ پێشوازی لە میر محەممەدی کوڕی شاه سلمانی سعودیا ئامادە دەکرد. لایەنە فەرمیەکانی هیندستان وڵاتی پاکستان بەو کردەوە تیرۆریستیا تۆمەتبار دەکەن. لە دیداری عەباسی عێراقچی بریکاری وەزیری دەرەوەی ئێران لەگەڵ وەزیری دەرەوەی هیندستان هەردوو وڵات ئاماژەیان بە هاوکاری یەکتر بۆ دژایەتی و ڕوبەڕووبوونەوەی تیرۆر کردووە. عمران خان لەگەڵ ئیدانەی توندی کردەوە تیرۆریستێکی کشمیردا ڕایگەیاند کە لۆژیک پێیان دەڵێت هیچ وڵاتێک لە کاتی هاتنی میوانی گەورەدا بۆ وڵاتەکەی کردەوەی تیرۆریستی و تێکدەرانی ئاسایش ئەنجام نادات، بۆیە نەدەبوو هیندستان لەو تۆمەتبارکردنەدا پاکستان بە بەرپرس ناو ببات. شایانی باسە سوپای سەحابە لە بڵاوکراوەیەکی ڕسمیدا بەرپرسیارەتی ئەو هێرشەی کشمیری لە ئەستۆ گرت. لەم قۆناغەدا پاکستان بە قەیرانێکی سیاسی و ئەمنی و ئابووریدا تێدەپەڕێت، لەگەڵ وڵاتی ئەفغانستانیشدا کێشەی سنوور و تالیبان و ڕۆداوە تیرۆریستەکانی هەیە کە لە هەردوو دیوی ئەو وڵاتە لەگەڵ ئەفغانستاندا چەندین ساڵە ئەو وڵاتی تووشی گرفتی ئاسایش کردووە. ئەمریکاش هەمان هۆکاری کردە بیانووی بڕینی یارمەتیەکانی بۆ پاکستان کە ساڵانە بڕی 1.5 ملیار دۆلاری دەدایە ئەو وڵاتە. ئەمەش قورسایەکی تری بۆ ئابووری پاکستان دروست کردووە، بۆیە ئەو وڵاتە بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانە گەورەیە پەنای بۆ بەرهێنانەکانی سعودیە بردووە کە سعودیەش لەم کاتەدا کە ناوبانگی بەهۆی جەنگی یەمەن و تیرۆری خاشقچیەوە زڕاوە بۆ ئەشکاندنی گەمار و دیبلۆماسیەکان زۆر پێویستی بەم پەیوەندیانە هەیە. और मिनिस्टर ऑफ कॉमर्स सऊदी अरब के जो हैं उनके दरमियान टेक्निकल कोऑपरेशन प्रोग्राम सऊदी अरब और पाकिस्तान स्टैंडर्ड एंड क्वालिटी कंट्रोल अथॉरिटी के दरमियान